گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لەگەڵ هاوڕێی هاوکارم پەریا لا بەرنامەی ئێمە بینەرانەوە دەبینەوە میانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست. ئازیزان لەلای منێشەوە سڵاوتان لەبێت هیوادارین کە لە هەر کوێیەک هەن ساق و سڵامەت بن و مەجای ئەوەتان هەبێت تا کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان. گەژاڵ هەی قەزەدێ لەو خەڵێوانێم جێگای هەی شەودێ پێنازانێم گەژاڵ هەی قەزەدێ لەو خەڵێوانێم جێگای هەی شەودێ پێنازانێم جێگای هەی شەوێت پێنازانێم جێگای هەی شەوێت پێنازانێم مستی ئاسمانی دوو ئەبرۆی ڕاشێت بوونەکەوانی دوو ئەبرۆی ڕاشێت بوونەکەوانی هەی هەی کەژاڵ هەی قەزەبێت لەو خەڵێوانێم جێگای هەی شەوەدێت پێنازانێم کەژاڵ هەی قەزەبێت لەو خەڵێوانێم جێگای هەی شەوەدێت پێنازانێم جێگای هەی شەوێت پێنازانێم جێگای هەی شەوێت پێنازانێم شەگوڵی داسی هەرزەکارانە شەگوڵی داسی هەرزەکارانە هەی هەی کەژاڵ هەی قەزەدێ لەو خەڵێوانێم جێگای هەی شەودێ پێنازانێم کەژاڵ هەی قەزەدێ لەو خەڵێوانێم جێگای هەی شەودێ پێنازانێم جێگای هەی شەوێت پێنازانێم جێگای هەی شەوێت پێنازانێم
عرقي قونت درمان بومن عرقي قونت هي هي كجال هي غزدي لو خالي وانم جيقاي هي شودي بينا زانم كجال هي غزدي لو خالي وانم جيقاي هي شودي بينا زانم جيقاي هي شودي بينا زانم جێگای هەیشەوێت پێنازانێ. بینەرانی ئازیز سەرەتای بەرنامەی ئەم هەفتەیەمان بە بابەتێک سەبارەت بە توندوتیژی باژنان دەست پێ دەکەین. سەرچاوی هەڵسوکەوتی نامرۆڤانە واتە توندوتیژی دەرحەق بە نیوەی کۆمەلگای ئینسانی دیاردەی پیاو سالاریە، ئەو دیاردەی کە ژن بە مڵکی پیاو دەناسێت. جەوهری پیاوسالاری لە بنەڕەتدا ئەمەیەکە پیاو دەیهەوێت بە هەموو شێوەیەک و لەوانە بە زەبری توندوتیژی ژن کۆنتترۆل کات و بیهێنێتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. شێوەی ڕوانین بۆ ژن پەیوەندی ڕاستەوخۆی بە جۆری ڕوانین بۆ دەسەڵات هەیە. ڕاستیدا جێگە و پێگەی ژن لە کۆمەلگادا ڕنگدانەوە و پێوانەیەکیشە لە چۆنیەتیدا بەشبوونی دەسەڵات. بەواتایە دەتوانین بڵین پیا و توندوتیژی ئاوەڵ دوانەی یەکنین بەڵکو دەسەڵات و توندوتیژی تەواوکەری یەکترن. ڕاگررتنی دەسەڵات بەبێ توندوتیژی ئەویش لەو چوارشێوەیەکدا کە سنووری بۆ دانانرێت لە کۆمەلگا و لە بنەماڵەدا بەڕێوە ناچێت. بەڵام توندوتیژی تەنها یەک جۆر نییە. لێدان و ئەزیەت و ئازار کە تەنانەت زۆر جار دەبێتە هۆی گیان لە دەستانی ژنان سەرەتایەترین جۆری توندوتیژیە. ئەم دیاردەیە لە وڵاتی بەیاسا و سنەتیدا نەتەنها ناپەسەند نییە و نادرێتە بەرلۆمە، بەڵکو وەک پێوانەیەک بۆ ڕاگررتنی ڕێز و گەورەی پیا و بەڕسمی ناسینی ڕادەی دەسەڵاتی ئەو بەسەر ژندا دەزانرێت. مەرج نییە کە توندوتیژی لە هەمبەر ژنان بەردەوام بە لێدان و زەبوردەنگی فیزیکی نیشان بدرێت. کەم نین ئەو پیاوانەی لەبەر خۆ بە باڵاتر زانین و بۆ ڕاگررتنی ئەم حاڵەتە دەرونیە لە بەرامبەر ژنەکانیاندا شێوە و تێکنیکی دیکەش لە هەڵسوکەوتی ڕۆژانەدا بەکاردێنن. یەکێک لەوانە توندوتیژی دەرونی و ڕوانیە. بۆ نمونە گرنگی نەدان بە قسە و حزوری ژن لە نێو کۆمەڵدا. کاتێک ژنێک لە نێو کۆمەڵێکدا ڕشتەی کەڵام بەدەستەوە دەگرێت، پیاو بێتاقەت دەبێت و لەسەر جێگاکەی ئارام ناگرێت. یان لەسەر کورسیەکەی جموجۆڵ دەکات یان دەست دەکات بە خوێندنەوەی نووسراوەیەک و ئەگەر ئەوەش نەکات تەماشای ژنەکە ناکات و بەم شێوەیە ئەو بە بچکتر لەوە دەزانێت کە گوێی بۆ شل بکات. ژن لەمەدا زۆر هەست بە بێقابیل بوون و کەم بایەخی و تەنانەت نائەمنی دەکات. جاری وا هەیە لە جیاتی قسە پێوتن و سوکاتی سکوت و بێدەنگی وەک چەکێک لەلایەن پیاوە بەکاردەبردرێت و کاریگەری دەرونی دەکاتە سەرژن. بەپێی ئەزمونونەکان پیاوان زۆر جار بۆ بەدیهێنانی خواستەکانی خۆیان لەم ئامرازە کەڵکی باشتر وەردەگرن تا زەبروزن. بەتەڵە گوتن و نەوعێک لە لێدوان و قسەکردن کە دەبێتە هۆی ئازاری ڕۆحی و سوکایەتیکردن بە ژنان یان گاڵتەکردن بە ژن لە کاتی ئەنجامدانی کارێک کە ژنانە نییە وە کاروباری تەکنیکی کە بەکارێکی پیاوانە لە قەڵم دەدرێت یان شاردنەوەی نهێنی و ئەسرار لە ژن بێ باوەڕیەکی تەواو لەمەدا زەق دەبێتەوە. زۆرێک لە پیاوان گرنگترین بڕیارەکانی ژیانیان بەبێ ئاگاداربوونی ژنەکەیان بەڕێوە دەبن. سونەتی پیاومەزنی عەقڵیەتی ژن بە گشتی بۆ بڕیاردان بە لاواز و کەم و کورت دەزانێ. جنێودان، هەڕەشەکردن، خستنە ژێر چاودێری، خانە گومانێ و دڵپیسیکردن و مەحدودکردنەوەی ژن لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی بێمەبالاتی بە هەست و خواستی ژن لە هەموو بوارەکاندا و دابین نەکردنی نیازەکانی عاتیفی ژن لەلایەن پیاوەوە ئەوانە هەمووی دەبنە هۆی فشاری ڕۆحی بۆ سەر ژن. بەگشتی دەتوانین بڵێن کاریگەری توندوتیژی دەرونی قوڵتر و درێژخایەنترا. دەستدرێژی جنسی بەرامبەر بە ژنانی کارمەند و کرێکا لەلایەن کاربەدەستان و خاوەنکارەوە کە زۆربەی وەختەکان لەبەر مەترسی دەرکردن لەسەر کار و بێکاربوون و هەروەها بێ ئابڕووبوون بێدەنگی لێ دەکرێت و قەت بەو ڕادەیە کە ڕوودەدات دەرناکەوێت. توندوتیژی جنسی دژ بە ژن زۆربەی جارەکان بە پەنامەکی و دوور لە چاوی ئەموو ئەو ڕوودەدات. لە دەستدرێژی جنسیدا شەرم دەبێتە هۆی شاردنەوەی ئاشکرایەکە هەلومرجێکی ئەوتۆدا خۆکوشتن و خۆسووتاندن وەک ڕێگایەک بۆ دەربازبوون لە دۆزەخێک بە نێوی ژیان کە بۆیان خوڵقاوە پەنای دەبرێتە بەر. توندوتیژی سیاسی لە کۆمەلگادا بنەمای هەموو توندوتیژیەک پتە دەکات وا دەبێتە هۆی نەهادینەبوونیان، چونکە دەوڵەت لە ڕێگای لەبەرچاو نەگرتنی مافی ژنان لە داڕشتنی یاسادا ئەسڵی نابەرابربوونی مافی ژن و پیاو
دەکاتە قانونی و ڕێگا بۆ بەدەسەڵات نەگەیشتنی ژنان یان ڕێگا پێنەدانیان لە زۆربەی بوارە کۆمەڵایەتی سیاسی و پیشەیدا خۆش دەکات. لەو چەشنا ڕژیمانەدا داکۆکیکردن و پشتیوانی دەرمانی و دەرونی و خزمەتگوزاری لەو کەسانەی کە قوربانی توندوتیژین جێگایەکی لە پرۆژە و ئەرکەکانی حکوومەتدا بەرامبەر بە هاوڵاتیان نییە و تەنانەت زۆربەی جارەکانیش ژنانی زوڵم لێکراو نەک وەکو قوربانی بەڵکو وەکو خەتابار و تاوانکار دەناسرێن. ئەو هەموو ژن کوشتنا لەلایەن براو باوکو و مێردەوە بەناو دیفاع لە شەرەف و ناموس نیشاندەری ئەم ڕاستەیە و دەوڵەت و فەرهەنگی پیاو سالارانە پێکەوە دیواری زیندانی ژیان بۆ ژنان بە چەند قات بەرزتر دەکەنەوە. تەلاق نەدانی ژن لە کاتێکدا کە ژن خوازیاری تەلاق سندنا فرەژنی پیا و تەنانەت بەبێ ئیزنی ژنی ئەوەڵ نەدانی مافی سەرپەرستی منداڵان بە ژن لە کاتی جیابوونەوەدا بەرگریکردن لە کاری ژن لە دەرەوەی ماڵ و بێدەسەڵاتی ئابووریش لە ڕێزی توندوتیژی حقوقیدا. جۆرەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان هەر وەکو ڕادەی کاریگەریەکەی بەرفراوان و جۆرا و جۆرە. توندوتیژی شاراوە زۆر جار لە تەمەنی مناڵیەوە لە ناخی ژناندا چرۆی کردووە و تا کۆتایی تەمەن کاڵ نابێتەوە. لە ڕاستیدا توندوتیژی بە دژی ژنان وەک نەخۆشیەکی کۆمەڵایەتی و کولتوری بە ئەژماردێ کە ئەگەر بە وردی ڕووبچینە ناخیەوە دەبینین کە زۆربەی هەرە زۆری تاکەکانی کۆمەڵگا بەدەستیەوە دەناڵێنن. ئەم نەخۆشیە ببێ ئەوەی کە خۆمان ئاگادار بین بووەتە بەشێک لە ژیانی ڕۆژنانەمان و خۆمان پێگرتووە و شێوازی بیرکردنەوەمانی خستۆتە ژێر ڕکێفی خۆیەوە. زەختهێنان بۆ سەر پەنابەرانی ئەفغانستانی لە ئێران ڕۆژ لەگەڵ ڕۆژ ڕوو لە زیادبوونە لە کاتێکدا بە بۆنەی دەسەڵاتی تاڵبان لە ئەفغانستان گەڕانەوەیان گەلێک زیاتر لە جاران هەڕەشە لە گیان و ژیانیان دەکات. کۆماری ئیسلامی ئێران کە تا توانیویەتی چەوساندونیەوە ئێستا بۆ ئەوەی ناچاریان بکات بە حەقدەستی کەمتر و کەم هەزینەتر بۆ سەرمایهداران کار بکەن فشار بۆ سەریانی بە چەند قات زیاد کردووە. ڕۆژێک هەڕەشەی دەرکردنیان دەکات، ڕۆژێک خۆی لە نوێکردنەوەی ئەقامەتەکانیان دەبوێرێ، ڕۆژێک بربەچوونیان بۆ پارک و شوێنە گشتیەکان دەگرێت، ڕۆژێک نایڵێ بە سەفەر بچن بۆ شارەکانی دیکە و بەم دوایانەش ڕسمەن بوونی ئەوانی لە 15 ئوستاندا قەدەغە کردووە. ئەم ڕژیمە کردەوەی قێزەوەنی ئەزیەت و ئازاردانی کۆچبەرانی خەڵکی ئەفغانستانی گەیاندۆتە ئاسێک کە تەنانەت داوای لە فرۆشیاراری فروشگاکان و دوکانەکان کردووە کە بەبێ پیشاندانی کارتی پێناز هیچیان پێ نەفرۆشن و راپۆرتی ئەو کەسانش کە کارتی ئیقامەیان نییە بدەن بە پۆلیس. بەم پێیە ئەم دوایین هێرشە کە لە ئاکامیدا بە سەدان بنەماڵە کەوتنە بەر هێرش و لیان دراو ئاوارە بوون بە تەواوی ئەوە دەسەلمێنێت کە چ دەست یان دەستانێک لە کاردان و بە شێوەیە گشت ئامرازەکانی سەرکوت و ئەمنیەتی ڕژیم بەسیج کراون بۆ ئەوەی هێرشێکی ئاوا وەحشیانەی ڕێکخراو بکەنە سەر کۆچبەرانی ئەفغانستانی. ئێستا وە دوای ئەم هێرشە ڕێکخراوی کۆماری ئیسلامی کۆچبەرانی خەڵکی ئەفغانستان لە سەر تاسەری ئێراندا ژیانێکی ئەمن و ئاسوودەیان نییە و تەنانەت ئەگەر هیچ کەسێکیش هەڵ نەخڕێندرێت و نەکەوێتە شوێن گۆپاڵ بەدەستان ڕاستە و خۆل لایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە ئازار دەدرێن و هیچ ئەمنیەتێکیشیان نابێت. بەڵام بەخۆشیەوە خەڵکی ئازادی خواز و شەریف سەبارەت بەم هێرشە نامرۆڤانەیە وشیارن و بە دوای ڕووداوەکاندا دەچن و لە هەر وەسیلەیەک کەڵک وەردەگرن بۆ مەحکومکردنی. Je n'ai pas d'hymne guerrier, pas de patrie, pas de président. Je n'ai pas d'autre armée que celle de ceux qui veulent combattre pour l'amour en dépit des lois de l'argent.
Je n'ai pas d'homme à exploiter, pas de richesse à créer pour mon compte. Je n'ai pas de territoire à défendre contre ces pauvres gens qui viennent des quatre coins du monde. Et s'il nous fallait crever de faim ici tous ensemble, soyez les bienvenus. Plutôt mourir que de vivre dans l'abondance, couvert de vêtements quand tellement d'autres sont nus. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Il y a le bon étranger, celui que tu accueilles les bras grands ouverts. Et il y a le mauvais, celui que tu pourchasses dès qu'il a franchi ta frontière. Il y a le bon, celui qui te sera utile. Et il y a le truand, celui que tu ne veux surtout pas voir arriver dans ta ville. Si tu cherches la brute, va là où on parle dollar cash et pétrole brut. Mais ne cherche surtout pas le shérif. Je l'ai shooté quand il m'a dit qu'il ne défendait que les riches. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Et si ta part te suffit pas, tu en prendras d'autres sans avoir à te battre. Il y a tellement de petits sur cette terre, tellement facile à abattre. Vois toutes ces frontières, ce ne sont que de sombres cicatrices. Plaies ouvertes d'anciennes conquêtes, vestiges de vains sacrifices. Tant de pauvres soldats envoyés au charbon sont morts pour elle. Combien au chaud la victoire était fêtée au champagne par leur colonel. Il n'y a qu'un seul rêve que je poursuive, une seule phrase qui en moi résonne. Par-delà les frontières, la terre doit appartenir à tous ou à personne. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. Oh yo, oh yo yo yo. Citoyens du monde, partisans d'un monde sans frontières. بینەرێکی ئازیزی بەرنامەکەمان بە نازناوی ساکار بابەتێکی بۆ ناردووین سەبارەت بە بارودۆخی فێرکردن و بارهێنان و هۆکاری پەرەسەندنی دیاردەی وازهێنان لە خوێندن واتە تەرکی تەحسیل لە ئێران. وێڕای سپاس لە ساکاری بەڕێز کورتکراوەیەکی نامێ و ئازیزتان پێشکەش دەکەین و لە تەواوی بابەتەکەش لە بەرنامەکانی دیکەی تەلەڤیزیۆنی کۆمەڵا کەڵک وەردەگرین. ساکاری بەڕێز نووسیویەتی زیاتر لە 2 ملیۆن لە مناڵانی کار بۆ یارمەتیدانی دابینکردنی بەڕێچوونی بنەماڵەکانیان بە کارگا و خیابانی شارەکاندا بڵاو بوونەتەوە. ئەم بەشە لە مناڵان لە بێدیفاعترین قوربانیانی نظامی سەرمایەدارین و لە بەرامبەر هەڵدەستێکی کەمدا بە توندی دەچەوسێنەوە.
زۆربەی ئەو مناڵانەی کە بۆ یەکەم جارە پێدەنێتە مەدرسەوە بەدەست ئاسەواری برسیەتی و بەدخۆراکیەوە ئازار دەکێشن. مناڵانی بنەماڵە کرێکاریەکان، زەحمەتکێشانی ناوشار و دێهاتەکان و ئەو بنەماڵانەی کە ژنان تەنیا سەرپەرستیانن زیاتر لە 90% ئەو کەسانە پێکدێنن کە تەرکی تەحسیلیان کردووە. مناڵان و تازە لاوانی بنەماڵە کۆچبەر ئەفغانستانیەکان لە دۆخێکی گەلێک دژوارتردان و لەگەڵ تەبعیز و هەڵاواردنێکی زۆردا لە بواری ناونووسین لە مەدرسەدا بەڕێوڕوون. یەکەم گرفتێک کە مناڵانی کۆچبەرانی ئەفغانستانی لە بواری ناونووسین لە مەدرسەدا لەگەڵی بەڕێوڕوون کارتی هاتوچۆی هاووڵاتیانی ئەفغانستانیە کە وەرگرتنی هەزینە و کێشە و گرفتی زۆری بەدواوەیە. کارەساتی بێکاری هەقدەستی چەند قال لەژێر هێڵی هەژاریدا و دژواری دابینکردنی لانیکەمی بەڕێچوونی ڕۆژانە، بەرزبوونەوەی هەزینەی خوێندن لە هۆکارە سەرەکیەکانی تەرکی تەحسیل و دوورخرانەوەی مناڵان و تازەلاوان لە دەرس و مەدرسەن. ژمارەی مەدرسە تایبەتەکان بۆ خوێندنی مناڵانی سەرمایەداران و توێژی سەروەتمەندی کۆمەڵگا ڕوو لە زیادبوونە و ئامۆزش و پەروەرش بە شێوەیەکی ئاشکرا ڕواڵەتی چێنایەتی بەخۆیەوە گرتووە. لە ئاکامی توندبوونەوەی قەیرانی ئابووری، بێکاری و هەژاری و گرانیەکی بێوێنە کە بەسەر زۆربەی خەڵکی ئێراندا سەپاوە، معلمانیش لە بارودۆخێکی بەڕێچوونی زۆر دژواردا بەسەر دەبن. زۆرێک لە معلمان و کادری ئامۆزشی مەدرسەکان دوای کۆتایی سەعات دەرس وتنەوە بۆ دابینکردنی ژیانی خۆیان ڕوو دەکەنە کاری دووهەم و سێهەم. ئەم گوشارە ئابووری و مەحدودیەتانە کە قوتابیان، خوێندکاران و معلمان لە چنگی خۆیدا دەگوشێت، فەزای پادگانی و خەفەقانی زاڵ بەسەر شوێنە ئامۆزشیەکاندا و ئیجرای سیاسەتی کۆنە پەرستانەی هەڵاواردنی جنسیەتی جیاواز لە بارودۆخی گشتی زاڵ بەسەر کۆمەڵگای ئێراندا نییە. لە ئاوا بارودۆخێکدا و لەسەر ناوەڕۆکی قوڵبوونەوەی قەیرانی ئابووری و سەرمایەداری ئێران و گوشاری تەحریمی ئابووریە نێونەتەوەییەکان و ئاسەواری وێرانگەری ئەم قەیرانەی لەسەر ژیانی زۆربەی خەڵکی ئێران ڕێگایەکی بێجگە لە خەبات بۆ پاشەکشە بە هێرشی هەملایەنی ڕژیم نەماوەتەوە. بشورین روماتیکش دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخونین شعرینان بو هجاری سفرکان من با بخونین شعرینان بند و قفص بمره بهار دینوه فرمسکی چاوی کترکان اسرینوه تا دگینه تا کداری برزی آوات ووین تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوه تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوه تا که روژه بیتدی خوني من علاني حجر رول الشاري خونة كان أبرينا واقشت ريقا كان بولامس قرتني خون وخيال يا سمان پنجري روناكي الروينين لسر ديوارا كان پنجري روناكي الروينين لسر ديوارا كان
مامەتی گشت دارەکان کەشتی دەریا چینە خەونی ماس یەخەم بارەکان با باگری جێگەنم ڕەنگین بکەین گشت دەشتەکان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان با بخوێنین شێرینان بۆ هەژاری سفرەکانمان بینەرانی عەزیز تەقینەوەی من لە ناوچە سنووریەکانی ڕۆژاوای ئێران بەردەوام قوربانی لێ دەکەوێتەوە بەشی کۆتایی بەرنامەکەمان کورتە باسێک دەبێت سەبارەت بەم بابەتە بە شێوەی مامناوەند هەموو ساڵێک 300 ڕووداوی تەقینەوەی مین لەسەر سنوورەکان ڕوودەدەن کە قوربانیەکانی بریتین لا مناڵان زەحمەتکێشانی لادێ لە کاتی کشت و کاڵ و کۆڵبەرانی سەر سنوور بە پێی دامپێدانانی کاربەدەستانی حکوومەتی نزیکەی 16 ملیۆن مینی چاندراوی شەڕی ئێران و عێراقەیە کە کۆنەکراوەتەوە ڕوبەڕووی 6 ملیۆن هێکتار لە ناوچەکانی ڕۆژاوای ئێران مەیدانی ئەم مەترسیە سام ناکەن 4 ملیۆن هێکتاری ئەم بۆ سێ مەرگە لە ناوچە شاخەوەیەکانی ئۆستانەکانی کرماشان کوردستان و ئازەربایجانی غەربی هەڵکەوتووە کۆماری ئیسلامی نەک هەر هیچ هەوڵێک بۆ پاکردنەوەی مەیدانەکانی مینی پاشماوەی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق نادات بەڵکو ڕێگریشە لەوەی کا ڕێکخراوە خێرخواز و نێونەتەوەیەکان بۆ ئەو مەبەستە بێنە کوردستان و لەم بارەوە یارمەتی خەڵک بدەن بەڵام کێشەکە تەنیا ئەوە نییە ڕژیمی ئیسلامی نەک هەرمینەکانی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق کۆناکاتەوە بەڵکو بەردەوام خەریکی چاندنی مینی تازەشە چەند ساڵ لەمەبەر وەزارەتی دەرەوەی ئێران لە نامەیەکی فەرمیدا بۆ ڕێکخراوی بانگەوازی ژێنێف نووسیبووی سنوورەکانی ئێران بەهۆی بەربڵاوی دەتوانن ببن بە ڕێگای هاتوچۆنی تێرۆریستان و قاچاقچیان هەر بۆیە دامەزراوەکانی بەرگری کۆماری ئیسلامی ئەو مافە بەخۆیان دەدەن کەمینی دژە نەفەر وەکو ئامرازێکی دیفاعی بەکاربێنن بەم جۆرە بەپێی دامپێدانانی ڕسمی دەبینین کە ئەوە بە تەنیا بە ملیۆنها مینی دژە نەفەری پاشماوەی شەڕی 8 ساڵە نین کە بوونەتە بۆ سەیمەرگیان بۆ قوربانیەکانیان بەڵکو جمهوری ئیسلامی بەردەوام ئەو سلاحە بە بیانی پرۆپوچ لە دژی خەڵکی سەرسنوورەکان بەکاردێنێ کۆماری ئیسلامی ئێران یەکێک لەو چەند وڵاتەیە جیهانە کە ئامادە نیە پەیماننامەی ئۆتاوا تایبەت بە قەدەغەبوونی بەکارهێنانی مینی دژەنەفەر ئیمزا بکات پێویستە لێردا بوترێت کۆمەڵە بە فەرمی پەیماننامەی بەکارنەهێنانی مینی دژەنەفەر لە سەردەستی ڕێکخراوی بانگەوازی ژنێف ئیمزا کردووە ئەوانی کە کۆماری ئیسلامی سەرڕای ئەم هەموو مەترسیەی کە لە شەڕی کاولکاری ئێران و عێراق بەجێماوە بە چاندنی مینی تازە ڕێگایان لێدەگرێت زەحمەتکێشانی کۆڵبەرن کە بەهۆی بێکاری و هەژاری ناچارن گیانیان لەسەر بەری دەستدا بنێن و بۆ پەیداکردنی بژێوێکی مەمرە و مەژی ڕێگایمان و نەمان بگرنە بەر خەڵکی زەحمەتکێشی ئاوایە سنووریەکانن کە بە ڕەنجی شانیان بژێوی خۆیان بە کشت و کاڵ دابین دەکەن و ئەوەندە ئیمکانیان نییە کە بتوانن دەست لەو زەویانەی کە مەترسی مینیان تێدایە هەڵبگرن زەحمەتکێشانێکی بێکار و هەژارن کە بە کۆکردنەوەی گیا و گوڵی بەهاری ژیانی هەژارانیان دابین دەکەن مناڵانێکن کە لە جیاتی بەهرەمەندبوون لە شوێنی تایبەت بۆ کایکردن و حەوانەیەکی بە ئاسوودەیی و بەبێ مەترسی لەگەڵ دایکان و باوکەکانیان لە بەیانیەوە تا ئێوارە ڕوو دەکەنە مەزراکان و بگرە کاریش دەکەن و بەم جۆرەی کە لە ئاوایی نشکاشی مریوان ڕوویدا دەبنە قوربانی بەڕاستی تەکلیفی ئەو خەڵکە لەگەڵ ئەو ڕژیمە کە هیچ بوارێکی ژیانی بە ئاسوودەی و بەبێت لە ڕاوکێ بۆ نەهێشتوێتەوە چییە؟ زۆر بەداخ واگادار کراینەوە کە ڕۆژی 9 مانگی گوڵان لە شاری سنە دایکێکی تێکۆشەری کۆمەڵات واتە دایە شیرین بێگەلا دایکی هاوڕێی گیانبەخت کرد و فەرزاد محەممەدی بەهۆی جەڵتەی دڵەوە ماڵاوایی لاژیان کرد. دایە شیرین کەسایەتێکی ناسرا و خۆشەویست و جێگای متمانەی خەڵکی شاری سنە بوو. هاوڕێی گیانبەخت کرد و فەرزاد محەممەدی کوڕی دایە شیرین
یەکێک لا پێشمەرگە خۆشەویست و فیداکارەکانی کۆمەڵا لە گوردانی شوان بوو. دای شیرین هەروەک هەموو دایکانی شۆڕش و خۆڕاگر ئاواتی ڕوخانی ئەم ڕژیمە بوو و تا دووە هەناسەی سەری بۆ ئەم ڕژیمە دانەنواند و لەسەر ڕێبازی ڕۆڵە گیان بەخت کردووەکەی مایەوە. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایە شیرین بیگەلە و هەموو خزم و دۆستانیان دەکەین و بەشداری خەمیانی. یادی دایە شیرین بەرز و بەڕێز بێت. باڵندەکەی خەیاڵی من ئەنیشێتە و لای ماڵەکەت ئەکا سەیری حەوشە و بەن و ڕوخسارە پڕ خەیاڵەکەت ئێوارەی لای زەردا پەڕە و بیری ساڵانی ڕابردوو ئەخزێتە دڵتەڕێ ئەکاچاو ترس لە ڕەنجێکی بابردوو ئەخزێتە دڵتەڕێ ئەکاچاو ترس لە ڕەنجێکی بابردوو سۆمە چاوت کەس کەس بووە لە چاوەڕوانی عەزیزان شار و گوند و شاخ و دۆڵێت پێوە هاوین و پاییزان خۆڕاگر بووی ساتێوتیان شەهید بووگا سالارەکەت دڵ و گیانم بێ بە ساقەی گۆنا سوورە ڕنیاگەکەت دڵ و گیانم بێ بە ساقەی گۆنا سوورە ڕنیاگەکەت سرد بەرزە وەگێتەواری بەرزە فڕی قەندیلەکەم خۆشەویستی بێسنوورە لەناو دڵتایی دڵەکەم عەزیزی وەک گوڵاگەنم وەک نەمامی تازە چاند و پاکی وەکو هەوای هەوار بەڕێزی وەک دەستی ماندوو پاکی وەکو هەوای هەوار بەڕێزی وەک دەستی ماندوو ئەو خۆکەی بێ ئەو بەهارە کە نیشتمان ئازادە بێ ئاواتی دایکان بێتە دی بڵێم دایە لێت موژدە بێ ڕێبوارانی ڕێی ئازادی دەستە دەستە گەڕانەوە مەچکەی چاوی ئەزیەی زانت کە چووی بەرە و پیریانەوە مەچکەی چاوی ئازیەی زانت کە چووی بەرە و پیریانەوە
بەڵێ بینەرانی عزیز بەم جۆرەش هاتیینە کۆتایی بەرنامە ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بە ئەوەی تا ئێستا لەگەڵمان بوو. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تری تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕابۆچوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.